من ناوم کۆچەر کەریم خێزانی مامۆستا وسامە ئەشرەفم و لە هەمان کاردا فەرمانبەری زانکۆی هەڵەبجەم. وەک ئاشکرایەوە بۆتان ڕوونەکە لە دوێنێەوە لە دەوروبەری کاتژمێر 12ەوە مامۆستا وسامە ئەشرەف دەست بەسەر کراوە و زیندانی کراوە کە گوایە لەبەر چیە هۆکارەکەی ئەوەیە کە مامۆستا وسامە لە واڵەکەی خۆی لە فەیسبووک چەند پۆستێکی کردووە، چەند پۆستێکی تەنز ئامێزانە و وابەستەی کردووەتەوە بە مواقعەتاڵی کە ئێستا لە هەموو شوێنێکی کوردستان لە بست بەبستی کوردستان لە هەموو زانکۆکان بەربڵاو و گەندەڵێکی زۆر هەیە لە ناو زانکۆکان بەگشتی. مامۆستا وسامە هەمیشە هەوڵیاوە لە ڕێگەی پۆستەکانیەوە ڕەخنە بگرێت، پێشنیارێکی هەبێ بیکات، گلێ و گازندەیەکی هەبێ گەیاندوویەتی، بەڵام هەرگیزیش وەک بڵێ تەشیری بە هیچ کەس ویلایانێک نەکردووە. ناوی هیچ کەسێکی نێناو، ناوی هیچ کەسایەتیەک، هیچ ناوچەیەک، هیچ زانکۆیەک، هیچ سەرۆک زانکۆیەک ناوی نەهێنراوە. دوا بەدوای ئەوە سەرۆکی زانکۆ ڕۆشتووە سکاڵای لەسەر مامۆستا وسامە تۆمار کردو کە گوایە تەشیری پێکردووە لە ڕێگەی پۆستەکانیەوە، بەڵام ئەمە تۆمەتە دوورە لە ڕاستی. لەبەر ئەوەی پۆستەکان هەیە هیچی نەسراوەتەوە ئەتوانن بڕۆن سیرکەن، ناوی هیچ کەسێک نەهێنراوە، سوکاتی بە هیچ کەسێک نەکراوە. بۆیە ئێمە لێرەوە وەکو مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە، وەکو دانیشتوانی شاری هەڵەبجە، وەک هاوخەمیەک بۆ هاوشاریەکەمان لێرە گردبوونەوەیەکمان ساز کردووە بۆ ئەوەی چیتر دەنگی حەق کب نەکرێت، بۆ ئەوەی چیتر ناحەقی بەرامبەر قەڵەم بەدەستان نەکرێت، بێڕێزی بەرامبەر مامۆستایان نەکرێت، شکۆی مامۆستایان لەکەدار نەکرێت. و لێستۆ لێرە ئەمێ ئەو بڵێم سوپاس بخوا ئەم شەو کاردانەوەی خەڵکمان بینی مامۆستا وسامە عەفو لە زانکۆ پلانی ئەوەی بۆ دانرا کە شخصیاتی بڕوشێنرێ بەس بە پێچەوانە و سوپاس بخوا ئەوەی تر سەربەرز بوو کە کاردانەوەی خەڵکە بینین، کاردانەوەی مامۆستا خوێندکارەکانە بینین، زۆر دڵخۆشین. سوپاسی هەموو لایەکەکەین، سوپاسی پشتگیریتانەکەین.